مامۆستایان دووسێ ڕۆژ لەمەوبەر دیسان ڕژانەوە سەر شەقامەکانیان داوایان کرد کە بڕیاری ڕاگررتنی بەرزکردنەوەی پلەی مامۆستایان و فەرمانبەران کە ڕاگیراوە دەستی پێ بکرێتەوە و موچەکانیان چاک بکرێتەوە وەڵام تا ئێستا وەڵام نەدراوەتەوە. ئەوەکو پەیامێکی سەرەتایی بە حکوومەت وتمان گەر سوور بێ لەسەر ئەو بڕیارە بڕاتە بواری جێبەجێکردنەوە ئەو کات پەکخستنی دەوام و هەر چالاکێکی تر هەمووی ئەکەوێتە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە. حەزەتی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ قسێکی زۆر جوانی هەیە ئەڵێ کاتێک ستەملێکرا و بێدەنگ بوو ستەمکار وازانە لەسەر حەقا هەرکێکی ئەخلاقی هەموو تاکێکم کۆمەلگایە کە بەرامبەر ستەمکاری بێتە دەنگ کۆمەلگای بێدەنگ بە هەمووی باژی هەیە. حکوومەتی هۆڵندا 7 ملیۆن هاوڵاتی خۆی بەڕێوابە بە گوڵ فرۆشتن ئێمە 5 ملیۆن بۆ 6 ملیۆنین 450,000 بەرمینەوە دەفرۆشین ڕۆژێکە هێشتاڵین قەرزاری هێشتا بە شەرتی ئێمە هاوکاری هاوپەیمانانمان هەیە. ئێمە بەپێی پێوە ڕەتی ناکەینەوە بەڵام تەنها ئەوەی کە ڕەتی ئەەکەینەوە بەپێی هەڵسەنگاندنە هەڵسەنگاندن ئەبێ کێ ئەوانەی کە هەڵسەنگاند بۆ ئێمەکە ئەم دەسەڵاتە من ناڵم حکوومەت چونکە حکوومەت نیە بەڕاستی ئەم دەسەڵاتی کە ئەم ئیشانەیەکە هەمووی لە پێناو خزمەتکردنی حیزبایە ئەم بۆ دەڤەری سەوز و ئیشیان بۆ دەڤەری زەرد. دەیان هەزار ئیمزای مامۆسا دەیان هەزار ئیمزای فەرمانبەر کۆکەینەوە و ئێستا لە ئامادەکاریان بۆ دەستپێکردنیەوە ئەم ئیمزایانە ئێمە بۆ چەند مەبەستێ بەکارێنین و یەکێک لەوانە بە نووسراوێک بە هەر سێ زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی تەسلیمی سەرجەم قونسوڵیات و سەفاراتی وڵاتانەکەین. حکوومەتی هەرێم تەرکیز لەسەر دوو شتەکە زۆر جار ئەڵێ یاسا زۆر جار ئەڵێ ماف دیارە لە هیچ کامیانە ڕازگۆ نیە لەگەڵ میلەتەکەی خۆی. بەڕاستی چۆن ئیشی کردووە بۆ وەزارەتی پێشمەرگە پلە بەرزکردنەوە هەیە لە سێ سەرۆکایەتەکە هەیە ئەبێ کارێک بکە لە ناو فەرمانبەرانی چونکە ئەوەی پێویستی بە موچە و بە بژێویە چینی خەڵکی خوارێ و مامۆسا و فەرمانبەر و موچە خۆر نەوەک ئەوانەی کە موچیان باڵایە